دما کو عرض لعفرین چی بو دو حوالین ما چونه عفرینه پشتی 5 سالان دی روزنامه‌وان کرد روداو در باسی عفرینه دبه هوروان رفعت پیامنیر روداوی لگل بیار حکیم کامرمان ما هر دو بهورات چون هر دو جی عفرینه وگریان نهال استودیو میوانی منن هر دو جی بخیرات چه قاس من حز ذکر هون وگرن از وی داری الاستودیو بکن میوانی خو هر دمی ما بآوایی که زندی جعفرینی و جندریسی هندبون میوانی ما و هوروان لسر اکران ددید تماشاوانه نیجان لیوا بیار ندید بیار کامرمان هوروان بو یعنی حمود نیومن این که لسر اکران روداوی ددیتن لی تماشا دکرن وی جامیری بیار او دیمن دکشاندن هوروان دخوازمش دست بی بکم یکمین جاره دچی روزوا؟ بله یکم جارم بو دچی یکمین جاره دچی جوانترین باجار روزوا برای خلکی دن عاجز نبن لی بطبیعت خو عفرین يعني هرينا كشيء روجوي تشاو بوچناتش بور سرتا سلاورزم بو همو خلچ روجاوي كردستان بتابت عفرين جندريس كا چن روجك وكو يعني هسمعنا كركلا سليمانيان لا هولر دركوت بيتون هل اسمعنا كهل انه يكل قرا كان سليماني وهوليران يعني بو من ريق ابهابو خلق اوندا ميواندوز بتابت لعفرين خلق زور يعني قرم وقرب ولا لقل ايما لا جندريس لقلبهم مكارسه خلق خۆشەویستێکی زۆر هەبوو بەمان یعنی حەزەکەم ئەوە زۆر من خۆم متەئەسیر بووم پێی کە خەڵک لە دوای ئەو هەموو کارە ساتە کە ئێمە بینی وەکو تیمی ڕوودا وەکو یەکەمین تیمی میدیایی کوردی کە ئێمە گەشتبووینە ئەوێ یعنی جگەل لەوەی کە هەموو ڕۆژێک و هەموو دەقەیەک وێنیان لەگەڵ من و لەگەڵ کاک بارەگەر هەموو ڕۆژێکیش یعنی ماچیان نەکردین زۆریان پێخۆش بوو کە ئێمە چوونەتە ئەوێ ینی بەوان ئەبینین کە دڵنجی ئەوانە گەیەنین هەم خۆشەویستیەکە و ئازار و خەمی ئەوان وەگەین هەم ئەو دۆخەی کە ئەوان تێ بۆ من ینی شتێکی خۆش بوو کە بۆ یەکەم جارە بچمە ڕۆژاوای کوردستان بەڵام ئەو دیمانەش کە لەوێ هەبوو بەڕاستی هەمووکو ڕۆژنامەوانێک هەمووکو کوردێکیش کۆمەڵێک ینی دیمەنی زۆر ناخەژێنی تێدا بوو بۆ من ینی دوو لایەنە مشکلە کێشەیە زمانتر نەبوو خوش ده هوروان گلکی باش کرمانجی داخلی نزانم بیار کرمانجی بیار هیا یا نه تیدگی نه تیگم بلام زو خراب لیدی تلوی داریم کرمانجی یعنی تمه کدن دمهان بمای تمام فیری کرمانجی مزور باش لکرمانجی که وان تیگشتین بس آن بو ئەمریکای پێڵێن سوورمانجی ئەمەی تێکەڵەیەکی سۆرانی و کرمانجی لەوە تێگەشتن بەڵام لە سۆرانی ناتۆزە تێگەشتنیەوان زەحمەت و کرمانجیە دیالێکت ینی ئاکسێنتە ئافرینیان هەنێکی جودایە کوردیەوە مثلەن ji بۆ زارۆکان دەبێژن قەچێک دبێن سەکە ینی تەماشا بکە ئەمڕۆ چەند ڕۆژێکی بێچوتە ئەوانە فێر بووم زانیمە بەستەکە لە چییە چەندە پێشتری ژەر محاولەمە کرد بەڵام بۆ شانە تۆ سەخت بەڵێ بەیار تە کامێرێک بخۆرەوانیە والله استوديو چیه مسئله وی چیه کاغد بخیر سلاو اما توانی ما لرگای ام کامیری بتوکوا دنگی هواری خلص روزاوای کردستان بگینی به همو تیان بتایبەتی کورد و کوردستان ئێمە وەکو یەکەم مدیا داخلی ئەو سنوورە بووین خەڵکەکە زۆر دڵخۆش بوو بە ئێمە ینی خەڵکە بوو ئەگەریا خەڵکە بوو باوەشی لێمە کرد من لەو کاتە تەسووری مەکرد خەڵک باوەشی لێم نەکرێت تۆ لە هەولێر هاتی لە کوردستان هاتی سەرسەرێ من خەڵکی ئەفرین دڵی زۆر پڕ بوو ینی پێویستی بەوە بوو کە خەڵک گوێیان لێ بگری کە ڕووداویان بینی زۆر لایەن دڵخۆش بوو ئینجا بۆ من و هۆروان بەڕاستی دوو ئەرکمانە سەرشان بوو هەرچی یەکەمیان ئەوە بوو کە لە ڕووی ئینسانیەوە کە هاوار و دەنجی ئەو خەڵکەمانە بیست بۆ ئێمە بەڕاستی زۆر قڕس بوو ینی من چاوەکانم پڕگریان بوو کە ئەو ڕۆژە کە داخلی ئەفرین بوو خەڵک نادوو بوو هاوکاری کاک دڵبخۆی خەڵک هادوو بەس پێشوازی لێمە بکە باوەشی لێمە کرد بوو مناڵ پیرێژن هەموو باوەش لێمە کرد ئێمەی ماچەکرێوێت بەخێر بێت لە کوردستان و سەرسەری ما کاری دووەممان نەبێ خودینە خەڵکی ئەفرین بەتاکید کاری دووەمی ئێمە ئەو لەسەر شامە وەکو ڕۆژنامەنووسێک بتوانین پرۆفشناڵانی ئیشکەین دەنگی ئەو خەڵکە بگواسینەوە کاک دڵبخێن لە ئەفرین وەزعەکە باش بوو لە جندرێز وەزعەکە زۆر خراپ بوو ئێمە وەکو یەکەمین میدیای کوردی و جیهانی داخلی جندرێز بووین کە بینیمان ئەو شارە لە جەنگە چوو ئەنی هەست دەکرمە تازە ئەو شارە جەنجی تێدا بووە باوەڕ دەکەی لە کۆڵان ئەگەر ڕۆیشت ڕەنگەی دوو خانوو مابێ هەمووی هەڕووخا بوو چوومە سەر بینایەکە یەکەم ئێوارەکە کە گەیشتم کاک هۆروان لە خوارەوە من چوومە سەر بینایەک هەر بینایەکم بینی هەموو بیناکان ڕووخا بوو هەمووی لار بوو
چمە سەربینایەک بۆی باشتری وێنە بگوازمەوە لە ئاسمانەوە بۆی بۆ بینەری کورد بۆ هەموو جیان بگەێنین چمە سەر بیناکە خوار بوو کامیرم دانا زیاتر لە دەخ لە گوەک و لایف دیمەنەکانمان گواستەوە وەڤان هاتە سەرەوە سێ جاریش بەربەوە قاچی هات لای وتی بەبزانام چۆن گەیشتێ وێندە دەستم گر هاتی نەوێت دوای ئەوە کە وێنەکانمان تەواو کرد لەگەڵ کاک هەورڤان ڤیتێک لە مێشکمان ئامادە بوو کردمان لێ ستاندا بەکما کرد ئەنی ئەو کاریگەری کە ئەو وەزە خراپی کە لە جیندرێسەیە زۆر زۆر خراپە هەورڤان و کودمان لە کودەرێ دەخەوتن دەخەویان ڕاتکردن شوێنی خۆمان بۆ ئێمە کە تاوەکوێ سەرڕەنگە تووشی دۆخێکی لۆجۆر نەبوون بۆ ئێمە خراپ بوو ینی لەبەرەوەی زۆر شویان لە سیارەیە یان لە نێو چادرێکە بۆ نمونە بەڵام دۆخیەمە هەڵبەت لەو خەڵکەی لەوێ لە کورد و لە کرمانجی ئەوێ و لە خەڵکە عەرەبانەشی کە لەوێن باشتر بوو ینی خەڵکێکی زۆر زۆر هەبوو من چەندین راپۆرتمان کرد ینی خۆت و هەموو بینەرانی وەرگرانی ڕووداوی شەزان کە زیاتر لە 4-5 خێزان هەر شوێن نەبوو یا بخەونای لە نێو دەرزەیتونەکانی نێوان ئەفرین و جندرێس ئەخوت بۆیە کە ئێمە دۆخی ئەوانمانە بینی ئێمە هەر ناڕەحەتیەک بووە بەڕاستی بڵێ گوێمان پێ نایە چونکە خەڵک زۆر زۆر دۆخی لە ئێمە خراپتر ئێمەش چوونەتە ئەوێ کە دڵنجی خەڵک بگەێنین ئەوەی کە بار باسی کردی یەکەم ڕۆژ خەڵکێکی زۆر زۆر ئەوەی کە هاتبووە سەر جێدەی نێوان جندرێس و ئەفرین سەر جادەی سەرەتای ئەفرین بە ئاڵای کوردستانەوە هاتبوون و فەرماندە سەربازانی کە لێبوون ئەیان و بەلامانەوە سەیر ئەم خەڵکە چۆن ئاڵای کوردستانیان دەستکەوت چونکە ئاڵای کوردستان لێرە مەمنوع بووە هەتا ئێستاش ئاڵای کوردستان بە هیچ شێوێک لەوێنە لەسەر باڵەخانەیەک لە نێو ماڵەکە هەر قەدەغە بووە ینی ئەوان خۆشیان فەرماندە سەربەزەکانی بەلانەوە سیر بوو و ئاڵانە لەوان هاتبوون ئاڵای کوردستانیان بەرزە کردەوە لێمە لەگەڵ ئەو تیمی دەستگای خێرخوازی بارزانی ڕۆشتمن ئەو لۆگۆکانی دەستگا کە ڕسمی جەنابی مەلا مستەفا و ماچیان ئەکرد کارمەندەکانی دەستگایان ماچەکرد ینی خەڵک شعورێکی زۆر ئەوەیە بوو خۆیان دوێمە هیچمان نابێ هەڵبەت ئەوان داوای چۆنڵی وەکو ئازادیەک شتێکی لەو جۆرەیان نەکرد ینی زۆر جار لەبەرجاو کامێرەکانە نیان ئەوێرە بەڕاستی بێڵێن لەبەر ئەوەی ئەو هێزانی کە لێوان ڕەنگە هەندێک شت سانسۆر بێ لە سەریانەوە شتێکی ئاشکرایە کە ینی هەموو کەس دەیزانێ بەڵام بۆ ئێمە زۆر دایانوت یانیوەی کە لە دڵیانە بوو ئەوە بوو کە دایانەوێت وەکو چۆن 5 ساڵەوە بەرهێزی کوردی لەوێ حکمی کرد دایانویست ڕۆژێک هێزی کوردی بگەڕێتەوە بۆ کورد لەوێ حکمکات چونکە گۆڕانکاریی زۆر زۆر گەورە لە دیمۆگرافیای ڕۆژاوی کوردستان لە ئەفرین لە جندرێز لە ڕاجوو لە بلبلێ لەوانە ڕوویداوە یعنی من نمونە یەک گوندت بۆ باسەیەم گوندێک هەیە ناوی کارخیە کاخرێ لەگەڵ بار ئەمە بەڵگە فیلمێک دوکانمان ئامادە کردووە لە کۆی نزیکەی 500 خانوو نزیکەی 300 خانووی لەو مابینە وێران بووە زیانی پێگەشتووە خەڵکێکی زۆر زۆری دەربەدەر بووە ئەمە وەکوی کە بوومەلەرزە زیانی پێگەشتووە جگەر لە بوومەلەرزە سروشتیە بوومەلەرزەیەکی ینی سیاسیش دەدوام لە 5 سای ڕابردوو لێوە ڕوویاوە لە کۆی ئەو 400 خێزانی کە پێشتر ئێستا بوون نیوەشان کەمتر ماون ینی ئەمە هەم بۆ ئەفرین هەم بۆ جندرێس نەخۆشترین تشتوە دیت بەری وێ پرسێ بەرسەوەی ببیسم وەگەلک دۆکومنت بخۆرە لەگەڵ خوانی حتا نەهاتێ پەخشکردن هون لەسەر ئیش دەکەن کار دەکەن بەڵێەوە ئیشی لەسەر دەکەین لەگەڵ بەیارە بەڵگە فیلمێکی زۆر ینی نوێ دەرەچێت کە هیچ میدیاکی جیهانی تاوەکوێستا لە ماوەی 5 ساڵی ڕەبوو تاوەکوێستا بۆ شێوەیە دۆخی ئەفرینی نیشان نەداوە ئێمە قسەی خەڵک قسەی سیاسەکان قسەی جوتیار قسەی مامۆستا هەموو چین و توێژەکانی ئەفرین ڕۆژاوی کوردستان و جندرێس ئەو ناوچەمان کردو کە باسی دۆخی خۆیانەکەن لە ماوەی 5 ساڵی ڕابردوو کە چۆن بووە کە چ نەهامەتیەکیان بەسەر هاتووە ینی ئێمە لە ڕێگەوە بەڵگە فیلم وتان بڵێم بە شێوەیەکی باش دڵنجی ئەوان دەگەیەنین و لە ڕوودا پەخشن بخێن ئەوەی لەسەر شاشە بین بەشێکە لە بەڵگە فیلمەکە ئەف چیە کاریگرترین چیرۆکە لە ناو بەڵگە فیلمەکەی ئێمە ئەمە لە باڵەخانەیەکە بەڵێ ئەمە گۆڕستانی جندرێسە ئەمە لە باڵەخانەیەک 18 کەس گیانی لەدەستاوە ئەمە ئایلەکەی هەموو ئەندامی یەخێزانن بەڵێ ئەمە لە سەر گۆڕەکەیەتیان ئەمانە هەموو پیرێژنی بە تەمەەن هاتوونە لالایە دەکەن شینەکەن یعنی من لەوێ بەڕاستی چاوم پڕ گریان بوو لەو کاتەش من وێنە مەگەن نەمتای نەوێنە بگرم ئەنی لەو ئەو دادەی هات باوەشی بە من و هۆرفان کرد ئەگریایە ئەمە دایکەیە گریە ئەمە یەکەکە لە چیرۆگە هەرە تراژدەکان لە ناو ئەو دیکۆمنتاریە لە هەموو ڕۆژاوی کوردستان لە دوای بوومەلەرزەکە هیچ خزانێک بەخەر ئەوان هەر گۆڕەچی بە کۆمەڵیان داوە هەمویان نێشتووە لە گۆڕە ئایلەکان کەسیانمە ئەیتر سەیریان بکەی هەمی گریان و قرس بوو بەڕاستی بۆ زەحمەت بوو دەمەکوە خوا حەفیزی کرد ژ ئەفرینێ خاطر خواست
گران بوو بە تاکید زۆر قڕز بوو ئێمە حەزماکە زیاتر لێ ببینێنەوە زیاتر ئیش بکەین زیاتر دەنجی ئەو خەڵکە بگەێنین بەڵام کاتەرەوەندە بوو بەڵام ئەو بەڵگە فلیمە ئەتوانم بڵێم دەنگی هەموو پێکاتەکانە کەی تەواو ئێستا ئیشی لە کاری مۆنتاژە ئیشاڵە لە ئایدێکی نزیک بڵاوەکرێتەوە لە ڕوودا چ تشتی خۆشوە دیتمە بەحسە نەخۆشیین ئافرینێ ینی نەخۆشیین ژیانێن خەڵکی ئافرینێ کرد ئەوەی کە خۆش بووە من بەڕاستی من پێشەوەی بچمە ئەفرینوە مەزانی کورد دەبێ هەر زۆر کەم بۆ تۆک دەڵی بڵێ کورد قڕان ڕوویداوە بەڵام خەڵکێکی زۆر هەم لە ینی جیلێکی نوێی مناڵ هەم جیلێکی گەورە هەمووی کوردایەتێکی زۆر ینی چەسپی و بەهێز لە ناخیاندانە ینی هەموو ئەو کەسانە کە لە ئەنگری بەنمونە هەر حیزبێکی سیاسی گریمان باشووریان هەبێت لە مانی بەنمونە چوونە گوندێک لە نزیکەی لە جندرێسەوە نزیکەی کاژێرێک دوور بوو ینی وێنەی ئەو سەرکردانی کە ئەوان لە باشوور بەڕابەری خۆیانی دائانێن یان ئاڵای ئەوان یان نووسراوێکی ئەوانە لە نێو ماڵەکانی خۆیانەدانا بۆ کورتپەروەرێکی زۆریان تێدا بوو و لەگەڵ ئەوەشدا لەگەڵ ئەو خەڵکانی کە خۆیان بەنمونە عەرەبی ڕەسەنێوان گرفتیان نەبوو بەڵکو تەنها لەسەر ئەو زوڵم و زۆر وستەمە ینی گرفتیان نەبوو کە بەرامبەریان ئەنجام درراوە لەو بەڵگە فیلمەشکە لە ڕۆژانی داهاتوو لە ڕوودا و پەخشە بێ ئەوانە بە شێوەیەکی دۆکۆمنت ینی بەبێ ئەوەی کە ئێمە وەکو دوو ڕۆژنامەوان کە لە ئەنگری کەیسی کوردایەتی بکەن لە ئەنگری کەیسی ناوچەی خۆمان بکەن وەکو ئیشێکی پرۆفشنال کردومانە هەم وتەی ینی ئەو لایانی بەرامبەری بەتەواوی تێدا بە نمونە کە پێش 5 ساڵ لەوێت چەند هێزی کوردی هەبوو ئێستا لەوێت چەند هێزی ناکوردی هەیە و ئیشەکانیان لەماوەی ئەم 5 ساڵی ڕابردوو چۆن بۆ هەمووی بە دۆکمنت هەر لە بڕینەی دەرزەیتونەکانەوە هەتاوەکو دەستگیرکردن و هەتاوەکو کوشتن و تاوەکو هەچ تۆمەتێکی دیکە کە خراوەتە پاڵن ئێمە بە بەڵگە ئەوانەمان سەرماندووە کە هەر شتێک ئەوان کردی بێتیان نیان کرد گەلێکی گرنگە حەز دەکەن جارەکەدەم بچن ئەگەر مەجال چی بوو بۆ من بەڵێ من سێمی جارە ڕۆم ڕۆژ سێم جارە لە یەکەم جارە دشاف ئافرین بەڵێ کاک دەخێن یەک شتی زۆر میمانە کورچینە هەر دوکانێک کە یازانی ئێمە بە سۆرانی قساکەن یعنی کابرای پارە وەرناگرم ئەمە شتیوانێ پارمە فڕ ئێوت نییە ئێوە میوانن شت بۆ ئێوە بەلاشە بەلاش خۆر و بەخ ئەوە کاکۆفا چوو بۆ ئۆتو پارەیان لێ نەگەر سەری من تۆیاشی وتیان پارە نییە پارەم بەجێش داینەوە ناو سارەکە فڕیان میوانی ئێمە سەرسەری من پارە لێرە ناویەوە ڕووداوی حەز لە زۆر شوێنی جیاوازی ڕۆژاوی کوردستان پرسیارم کە نەک بەڵام ئەم قسەی لە بەرێسە خۆم لای جەنابتمیان لە ڕووداوم ڕووداو یەکەمین لیستی تەماشاکردنی کەناڵە کوردیەکانە هەم لە ئەفرین هەم لە جندرە و سولە شوێنانی کە ئەچوومە جارێکیش پێم وتی کە لەوێ بووم خەڵک خۆشەویستێکی تایبەتیان بۆ تۆ بێ هەڵبەت واللهی ئەمژی خەڵکی کورد هەموو حەز دەکەم بەتایبەتینا ئەفرینێ ڕەوشەوە خراپە هەم بخێر هاتن دیسا و گەری دەکەم دۆکومنتێکە باش ئامادە ببە و ئەم ببینن گەلێکی سپاس هۆروان ڕفعت پەیامنێرە ڕووداوی و بەیار حەکیم وێنەگرێوی کەمەرەمانی ڕووداوێک و نوژ ئەفرینێ هاتنە میوانی ببوون. Sorry.